هەردوو مستەلەحمان بۆ ڕوونکەیتەوە. یەکەگەک خەوی باش نەبێ معڕەزە لە بۆی تووشی وشتی چاو بێ. زەختی چاو چییە؟ طبعا ئەگە بە شەویش پێی بنووی ئەو هەموو شتانێ باسماتکن هەمووی دووقات و سێقات و ساقات دەبی زیانەکانی. پەیوەندیان هەیە بێکەوە بۆ نمونە زەختی چاو لەگەڵای ڕەش. ئەو بۆڕیە فرمێسکەی کە فرمێسک لە چاومانەوە دەباتە لوتمان لەوەش لۆ قورگمان گیرایە. تاو نیشانە نەچین بۆ نمونە کەسێک هەست بکە کە پێویستی بەوەی چاویلکە بکارێن. عینە شەمسی زۆر زەڕوڕە. سڵاتان لەوێ بینەرانی پۆدکاستی لە ساغی بەخێر بێن. ئەمڕۆ باسی تەندروستی چاو دەکەین. چاو ئەو ئەندامە گرنگەیە کە دەتوانین هەموو ئەو دنیای پێ ببینین. پرسیارەکانی ئێوە لە دکتۆری زۆر بەڕێز دەکەین. دکتۆر گۆران پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری چاو نەخۆشیەکانی چاو لەگەڵمان بن. کاکتۆر زۆر بەخێر. زۆر سپاستان دەکەم بۆ ماوەنداریکردنم لەو بەرنامەیە. زۆر بەخێر سەر چاوان. کاکتۆر دەمەوێت تەمان خەڵک زۆر پرسیاری هەیە لەسەر چاو دەکەیت، ینی زۆر پرسیاری هەیە کە لە بەمێشک دادێ. پێم خۆشە ئێمە لەسەر ئەو شتانە بچین کەەوە ڕۆژانە خەڵک پرسیاری لەسەر هەیە. زۆر باش. فەدەمە یەکسەر بچینە ناوڕۆکی ئەوە. من یەکەم پرسیارمەوەیە تەمان بەکارهێنانی مۆبایلی و کۆمپیوتەر. ئێمە ڕۆژانە مۆبایل بەکاردێن، کۆمپیوتەر بەکاردێنین. پێم خۆشە بزانین کاریگەری ئەم شاشانە چییە لەسەر چاو؟ شاشە بەعام ئەیا مۆبایل بێ، ئایا کۆمپیوتەر بێ، ئایا لاپتۆپ بێ، ئایا ئایپاد بێ، هەر هەمویان کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر چاو. یەکەمین کاریگەری خراپی بەکارهێنانی شاشە بریتە لە وشکبوونەوەی چاو لە بۆ هەموو تەمەنەکان. چکەمە کاتێک مۆبایلیان هەر کامێک لەو شاشانە بەکاردەینین کە تەرکیز دەکەین ژمارەی تروکانی چاومان لە دەقەچی کەم دەبتەوە. خۆی تەبیعی 15 لۆ 18 جارە چاومان دەتروچێنین لە ماوەی دەقەچی، بەڵام کە تەمەشای بە تەرکیز تەمەشای شتێکی دەکەین ئەو دەمارە کەم دەبتەوە. ئەوش دەبتە هۆی وشکبوون ئەو بڕە فرمێسەی کە لە چاومان هەیە کە فرمێشی شکەم بوو، چاو وشک بوو، ژانکردن دروست دەکات، سووربوونەوە دروست دەکات، گرێکردنی چاو دروست دەکات. ئەو یەک لە ئاسارە سەلبیەکانی بەکارهێنانی شاشە. دووەم شت بەکارهێنانی شاشە هۆکارەکی سەرەکیە لە بۆ توشبوون بە کورتبینی یان قوسڕ نەظەر یان مایەپیا، بە تایبەتی لە منداڵان. زۆربەی ئەبحاسەکان دەریخستیە کە بەکارهێنانی شاشە لۆ ماوەی بە سەعات بە تایبەتی لە تەمەنی منداڵیە تا تەمەنی 20 ساڵی دەبێتە هۆی توشبوون بە کوردبینی و دەبێتە هۆی سەریع خراپبوونی کوردبینیەکەش. ینی ئەگەر یەکێک برێن لە تەمەنی 8 ساڵی یەک دەرەزە قوسڕ نەظەری هەبی، ئەگەر شاشە زۆر بەکاربین بەسەری دەبتە 2 3 و 4 و 5 ئەوها. لە ئاسارە خراپەکانی بەکارهێنانی شاشە بریتە لە توشبوون بە نەخۆشیەکانی تۆڕەی چاو. بەڵێ لاماکەدا دوتۆر دەبێتە هۆی وشکبوونەوەی چاو یاخود گوتمان یەکەم خڕ یەکەم ئەوکە یەکەم شت کە باسمان گوتمان وشتی چاوە. ینی زۆر کاریگەری لەسەر وشکی چاو کێشانەمان زۆر. ئەزانی سەحەتمان چیە لە بۆ ئەو کەسانەی کە برین شاشە بەکاردەینین لە بۆی چاویان وشک نێوی. یەکەم جێبەجێکردنی قاعیدەك پێدەن ڕول نمبەر 20، ینی ڕول 20 چیە؟ یعنی ئەگەرمە 20 دقە سەیری شاشەمان کرد مەفروضە دوای 20 دقە چەند دقەیەک ئیستراحەت بدەینە چاومان. ئەویش بەچی یان بەداخستنی چاومیان یان تەمەشاکردنی شوێنێش دوور لە پەنجەرەی ژوورەکەمان. ئەوە ڕقەمێک. دووەم زوو بەبیر خۆمان بینینەوە کە چاومان بتروچێنین. سێمینیش ئەگەر هەر ئەوە بوو هەر مەجبور بووین کە زۆر بەکاربینین و ئەوی ناچار بووین دەبێت قەترەی تەڕکردنی چاو بەکاربێت. زۆر باشە دکتۆر مادام ئێمە باسی قەترەمان کرد پێم خۆشەوە پرسیارە بکەم. ینی تەبانەمە زۆر کەس هەیە دەتوانێت مەسەڵەن کەسێک کە بۆ نمونە چاوی وشک بێت دەچێتە دەرمانخانە بۆ نمونە داوای قەترەیەکی چاو دەکات بۆ شێدارکردنەوەی چاوی یان بۆ مڕەتەکردنی چاوی. بەڵێ فەدەمەوێت بزانین ئایا ئەمە ڕاستە یان پێویستی بە ڕێنمای پزیشکی هەیە؟ قەترەی فرمێشی سناعی یان قەترەی تەڕکردنی چاو لە زۆربەی وڵاتانی دنیا پێویستی بە ڕاستێتەی دکتۆر نییە. بەڵام یەک شت هەیە گرنگە پێم خۆشە لەڕێی بەرنمەکەتانەوە بیگەێنمە بینەران و بیسەرانی بەرنمەکەتان وریابن لە کاتێک قەترەی فرمێش سنایی دەکردن دەبی قەترەکە مهمترین شت چییە؟ موادی حافظی تێدا نەبی. چونکە ئەو موادە حافظانەی کە لە زۆربەی قەترەکان بەکاردێت دەبێتە هۆی بە ئینگلیز پێی دەڵێن دیستڕەکشن یان تێشکانی فرمێسکە ڕژێنەکانی ناوچاوان ئەگەر بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاربێت. لۆ ئێستا قەترەی فرمێسکی بەبێ موادی حافظە لە بازار هەیە
محاولە بکەن ئەو نوعی بەکاربێنن. یعنی طبعا ئەگەر بە ڕێنمایی دکتۆریش بی دکتۆر بنووسیەوە باشتریش دەکرێتش کەسێک بچێت دەرمانخانە بەکاربێنێت بەڵام مواد حافظ بەس تەرکیز لەسەر ئەوی بکاتەوە کە لە سەیدەلەکە دەستی دەیکڕی برقەترێکی فرمێشی سناعیم دێ مادەی حافظەی تێدانێ و سکۆ گوتمان مادە حافظەکان لەگەر تێپەڕبوونی کات کە زۆر بەکاربێ قەترەی فرمێش سناعی ئاتن لە ماوەی دوور درێژ بەکاردێ دەبێتە هۆی خراپترکردنی وشتی چاو بەهۆی لە ڕێی تێکدانی فرمێسکە ڕژێنەکانی ناوچاومان. زۆر باشە دکتۆر ئێمە باسی وشبوونی چاومان کرد تاوان ئێمە گوتمان شاشەکان زۆر کاریگەری لەسەر هەیە کە خۆشە چەند شتێکی تریش بزانین بۆ نمونە خەو کاریگەری هەیە لەسەر وشکی چاو یاخۆت هەندێک خەو تەندروستی چاو تەبەن زۆر پێکەوە بەستراین خەوی باش زۆر گرنگە لە بۆ تەندروستی چاوی باش چونکە لە کاتی خەو هەموو ئەندامەکانی لەشمان خانەکانی خۆیان نوێ دەکەنەوە تێشیاندا ئەندامەکان خانەکانی چاومان بە تایبەتی خانی تۆڕەی چاو یەکەگەک خەوی باش نەبێ معڕەزە لە بۆی تووشی وشتی چاو بێ تووشی ماندووبوونی چاو بێ تووشی ژانی چاوبی تووشی ڕادەی توشبوون بە ئاوی ڕەش لەو کەسانی کە خەویان باش نییە زیاترە و هەروەها توشبوون بە نەخۆشەکانی تۆڕەی چاو لەو کەسانە زیاترە کە خەویان ناڕێکە و خەویان کەمە. دکتۆر دەکرێت لە جاتی ئەمە ئاوێکی سارد بەدەم چاوەداکە یان بەچاڵان ئەوشتە زۆر باوە لە ناو ئێمە لە ئاوێکی سارد بەدەم چاوەداکە باش دەبی لە جاتی قەترەی بڵێن شێدارکەرەوە ئەمەش دروستە تاڕادەیەک ئاو تاڕادەیەکیش ناچکە دەم و چاو ئەتوو لەوانەیە ئاوکە نەستە ناوچاوە دوم ئەمە دەمانێت قەترە شتێکی بکەین ناو چاومان کە پاک بێنی بەعاڵ پێ دەرن تاقیم بیانی لەبەرەوەی لەوانێ ئاو بەکتریای تێدابی لەوانێ ڤایرۆس تێداوی لەوانێ زۆشتی لەوانەیە موادی کیمیایی تێدابی کلۆری تێدابی ئەوانش هەمویان ئەگەر بچنە ناو چاومان لەوانێ ئەزیت چاوماندا لۆیە ئەگەر وتمان چاومان وشک نەبی باشتر وێ ئەوەی گوتمان ڕول ئۆف 20 بەکاربێتن چاو ئیسلاحەت پێ بدەیت چاو زیاتر بتروچێنی و دەتوانی مەسەلەن چەند ڕێنمایەکی دیش هەیە لە ژوورێک کە دانیشتی ئەگەر ئامێری پانکە یا ئامێری فێنکەرەوەی تێدا مباشر هەوایەکە لە چاوت نەدا چونکە ئەو هەوایەکە لە چاو دەدا دەبێتەوەی تەبەخۆرکردنی ئەو فرمێسکەی لە چاومان بە نەتیجەی چاومان وشکتر دەوتەوە دەتوانین لە شوێنێکدا ئەگەر زۆر گەرم بوو یان شوێنێک وشک بوو دەتوانین ئامێری هیومیدیفایر بەکاربێنی ئەو ئامێرەی کە بخار لە ژوورەکە دروست دەکات لەوەی چاومان وشکتر نەبتەوە ئەوانە ڕێگەی چارەی باشترن یعنی دوورکەوتنەوە لە گەرمی دوورکەوتنەوە لە گەرمی و باشتر دوورکەوتنەوە لە هەوای پانکە و ئەو هەوای ئەو شتانێک کە فێنکەرەوەنەوە سپلیتە هەر شتێکی دیە مبارڕدەیە و سۆبە ئەو ئاشتانە زۆر باشە کارێتۆر بابێنە سەر لایەنێکی تر کە پەیوەندی بە بابلێن ژنانەوەی تەبان ئێمە مەیکاپ یاخۆت ماکیاژکردن بڵێن ژان زۆر ماکیاپ بەکاردێنن یاخۆت ماکیاژ بەکاردێن پێ خۆشە بزانین کاریگەری هەیە لەسەر چاویان هەندێک خانم هەن با بڵێن تا ماکیاژەوە دەخەون پێم خۆشە بزانین زیانی هەیە بووی طبعا ماکیاز ئەگەر پێشی نەخەوی کاریگەری خراپی هەیە چیزە ئەگەر پێی بخەوی ئەگەر ماکیاز بەکارهێنانی ماکیاز ئەو کاریگەریانە هەیە لەسەر چاویەکەم توشبوون بە هەستەوەری چاویان حساسیەتی چاو ئەم زۆر خانم دێنەلا تووشی حساسیە بوونە حساسی ناو چاویان و حساسی پێسی پێڵووی چاویشیان ئەو یەکەم لە کاریگەرە خراپ بکەین دووەم دەبێتە هۆی سووربوونەوە و دەبێتە هۆی پێی دەڵێن ئیریتیشن یان وریژانی چاو سێەم لەوانەیە بێتە هۆی وشتی چاو بەهۆی ئەوەی کە ئەمە لە ڕۆخی لە لێواری پێڵووی چاومان چەوری ڕژێن هەیە چەوری دەڕژێنتە ناو چاو لەوەی چاومان وشک نەبی بەهۆی دانانی مەسەن ڕەشکردنی لێواری پێڵووی چاو ئەو شتانێک کە ئافرەت دەبێتەوەی جیرانی ئەو چەوری ڕژێنە بە نەتیجە لەوانەیە چاومان وشک بی مانەوەی زۆر ئەو میکیازان لەسەر لێواری پێڵووی چاو دەبتە هۆی جیرانی وە گوتمان چەورە ڕژێنەکان نەجا لەوانێ بێت هۆی ئیلتیبهابی ڕۆخ لێواری پێڵووی چای لەوانێ بێت هۆی دروستبوونی چیسەی چەوری لە پێڵووی چاومان کاریگەری تری چاو ئەگەر هاتوو مکیازەکەی خۆی نەوی زۆر زار دەستە ساڵۆنەکی مکیازی لۆ دەکرێت ئەو دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان وەکو ئیلتیهابی بەکتریا ئیلتیهابی ڤایرۆس ئیلتیهابی فطریات لەیەکە و لەیەکە شتی لەوانێ بگوازرێتەوە یانیش لە کاتی بەکارهێنانی مکیازی چاو لەوانەیە کە برین ڕۆخی چاو ئەوە بەهۆی ئەو شتانێک کە بەکاردێنیت لەوانەیە ئەزیەتی گلێنەی چاو یاخود ڕوشانی گلێنەی چاو دیتیتمانی حەقەت هاتیە
گلێنی ناتوانین چای بکاتەوە ژانی زۆری هەبووە بەهۆی ئەوەی کە گلێنەی چای ڕووشایان ئەزیەتی بووە طبعا ئەگەر بە شەویش پێی بنووی ئەو هەموو شتانێ باسماکن هەمووی دوو قات و سێ قات و سار قات دەبی زیانەکانی لەسەر چاو زۆر باشە شتێکی تریشە دکتۆر هەر پەیوەندی بە هەندێوە ینی درێژکردنی برژانگی شەیە ئەمەش هەر کارگەری ینی درێژکردنی برژانجی ژەویش نەخۆشم دیتە سوکە ئەو کە دای دەنێن مادەچی لێدەن تا بیگریتن ئەو مادەش کە دەستە ناو چاو دەبێتەوە هۆی سووتانی گلێنەی چاو سووتانی سپێنەی چاو ئازاری زۆر هەندێک زار ئەگەر بەوریایی بەکارنێتن و هەروەها توشتەکرد لێرەدانێ ڕێژەی ئیلتیهاب لەوانەیە زیادکە ڕێژەی حساسیت زیادکە ئەم خەڵکم دیتە برژانجی وا قورسیدا نایەت تووشی هاتنە خوارە و پێڵی چاوی ینی پێڵۆگایتە خوای و چاوەکی گسکەتر دەدەکەی لە چاوەکی بەڵام ئەوانە هەم دیتە ینی بە شێوەیەکی گشتی دوورکەوتنەوە باشترە ئەکیت دکتۆر ئێمە با بڵێن پرسیارێکی تر بکەم بۆی لە بیرم ناچێت تەبان ئێمە پێشەوەی بۆ نمونە کاتێککە مادەی کیمیاوی دەکەوێتە ناو چاومان یان مادەیەکی پیس دەکەوێتە ناو چاومان یەکەم هەنگاو چیە ینی چی پێویستە بیکەین مهمترین شت هەر مادەی غەریب چۆ ناو چاوت مهمترین شت لە ئینگلیزی کۆپیاز ئیریگەیشن یعنی شوشتنەوەکی زۆر یعنی ئەتوشتەی کیمیایی چۆ ناو چاوت یەکسەر لە مای 10 دقە و 15 دقە لەبن بەلوعاچی یان بە هەر شێوەی دەوی ناو چاوت بشەوە لۆی ئەو مادە کیمیایە هەر شتێکی کە تووشتە ناو چاوت لای بێ لە ناو چکە چەند ئەوە زیاتر بمینێتەوە لە ناو چاوت زەرەرەکانی زیاتر دەبیتن ئەوە لە هەموو مهمترە دوای ئەوەی کە ئەوت کرد بە زووترین کات خۆت گەێنی ئایا نەخۆشخانەشی چاو یان کلینیکێکی چاو یان هەر شوێنشی لۆی چارەسەری پێوی زۆرگری بەڵام دکتۆر شتێکی تریشەیە لە هەمان کاتدا جاری وایە لە کلینیکەکان بۆ نمونە چاو دەشورێت بە مادەی لیدۆکاین هەندێک شتێت ئەمەشیان جاری وایە دەڵێن لیدۆکاین سەرمان دەکە یان خراپ شوشتن بە لیدۆکاین ناوی شوشتن دەی بە مەغەزیبی بەڵام ئەگەر هاتو نەخۆشەکە ئەو کەسێک کە تووشی ئەو حالەتە بووە نەیتوانین چای بکاتەوە لۆمان هەیە قەترەی بەنز لە چای دانی لۆ یارمەتی دامدان چای بکاتەوە بتوانین شوشتنەکەی لۆکەین بەڵام شوشتن بە بەنز ناوی شوشتن بە نۆرمال سەلایەن بی ڕنگە لاکتێت بی یەک لەوانەبی دەبی زۆر باش دکتۆر لایەنێکی تر ئەو شەر بە پەیوەندی باوەیە بڵێن ئەو جارە ئەگەر کەسێک بۆ نمونە چاوی زۆر ئاو بکە ئەوە شۆکاری خۆی هەیە ئاوی بکەیان فرمێسک لە چاوەکان بێتە خوارە زۆر هەندێک حاڵەتمان هەیە زۆر ئاو بڵێن فرمێسک لە چاوەکان دێت خوارە بەدایمە ئەمە چ لە ینی هۆکارەکەی چییە فرمێسکردنی چاو دوو شت لە خۆی دەگرێتەوە یان ئەوە تا چاومان فرمێسکە ڕژێنەکان فرمێسک زیاتر دەڕژێنن یانیش ئەو بۆڕیە فرمێسکەی کە فرمێسک لە چاومانەوە دەباتە لوتمان لەوێش لۆ قورگمان گیرایە نەوەی دووەم کە وتمان گیرە ئەویش هۆکارەکانی ئەوەیە مەسەن ئیلتیهابی مزمین لە ڕۆخی پێڵی چاو ئیلتیهابی مزمین یا حساسەی ناولوت ئەو دەبێت هۆی جیرانی بۆڕی فرمێسک زۆری دووەم زیاد دەردانی فرمێسک هۆکارەکانی بریتیان حساسیەتە یان ئیلتیهابە یان هەستیاریە لە بۆ ڕووناچی ئەو شتانەیە زۆر باشە کاتۆر دەمێ یەک پرسیارتر بکەم دوای بچینە پارتێکی تر کاویش پەیوەندی بە لاینی نەشتەرگەری ئەوانەوە هەیە طبعا ئێمە با بڵێن شتێکی تریشەیە بەکارهێنانی عادەسەی چاو لە ژناندا بۆ بابەتی جوانکاری ئەمە دروستە بەکار بێتن یاخوزیان هەیە بەکارهێنانی عادەسە یاخود لێنسی لکاو یاخود عادەسەی لاسیقە لە چاو بەکارهێنانی زۆر ئەمان هەندێکجار بەکاری دەینین لە بۆ جوانکاری هەندێکجار بەکاری دەینین لە زیاتی عینەک هەندێکجار بەکاری دەینین وەکو عیلاج وەکو جوانکاری بەکارهێنانی کێشەکە لەوەدا لەوانەیە هەندێکجار یەکشی دیێ بەکاری دەینی مەسەلەن لە یەکەوە لەوەیەکەچیت ئەوە دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی ڤایرۆسی نەخۆشی بەکتریایی نەخۆشی یعنی هەموو نەوە ئیلتیهاباتەکان دوم لەوانەیە بێتە هۆی حساسیت سێەم ئەگەر ئیخۆشی بیتن ناوی ئەو عادەسە لە ماوەی مانگێک زیاتر هەرگیرابی یعنی ئەتوو ئەو عادەسەی کە دەکەوە لۆ تێ لە مای مانگێک بەکاری پاش مانگ دەوی فڕێدەی سێوین شت پێش ئەوی عادەسەکەی بکەی ناوچاوە دەوی دەستمان جوان شوشتبی ئینجا عادەسەکەی دەربینی بکەین ناوچاومان ئەو کاتەش کە دەری دەینین دەوی دیسان دەستمان جوان بشۆین ئینجا دەری بینینەوە ئەوە بەنسبەی عادەسەی جوانکاری هەمان شت بە عادەسەی ئەوانەیە کە ئەو کەسانی کە چاویان زایفە عادەسەی بەکاردەین لە بۆ بینین لە زیاتی عینەک ئەویش ڕێنمایم لە بۆ ئەو کەسانە هەمان شتا یانە تو عادەسە کە بەکاری دەینی
نابی لە مانگێک زیاتربی و نابی شەویش پێی بنووی چکە ئەگەر لە مانگێک زیاتر بەکاری بینی احتیمالی توشبوون بە ئیلتیهاب زیاد دەبی و احتیمالی توشبوون بە حساسیەت زیاد دەبی ئەو یەک دووەم ئەگەر بە شەو پێی بنووی خۆی ئەمە گلێنەی چاومان ئەو بەشێک کە پێی دەرێن گلێنە ئەوەی کە عادەسەکەی لەسەردا دەندرێ بەشەکە کە خوێنی لە بۆ ناچی هەموو ئەندامەکی جسمیش پێویستی بەچێ لە بۆی بژێ پێویستی بە ئۆکسزینە پێویستی بە خۆراکە ئەو دوشتەی لە شێ لۆ دێ لە هەوا ئۆکسزین لە هەوا لۆ دێت گلێنەی چاومان لەو هەوایی ئەگەر توش عادەسە لەسەردانە ئۆکسزین لێ قەتع دەکەی لێ مەحرومی دەکەی لێنایی بەشەو پێی بنووی و باشتر وایە لە چەند سعاتێک زیاتر نەبی لە ڕۆژێ بەڵێ بەڵامانی کە بوو بڵێن بێ لەوەی کە بۆ جوانکاری بەکاردێت ئەوانەی کە بوو بینین بەکاردێت بینین هەمان ڕێنمای دەبی پێشدانانی دەستی بشوە پێشەوەی دەری بینی دەستی بشوە کە دەری دەینی ئەوەی هەیە لە ناو قوتوەتی تایبەتی خۆی هەیە ئاوەچی لە ناوە ئەو ئاوە دەبی هەموو جارە بگۆڕدرێ کوالیتێکی باشبی و نوابی نابێت بە هیچ شێوێک لە مانگێک زیاتر بی ئیسا لە هەموو دنیاە دەیلی یوزە یانە تۆ عادەستی ئۆڕلەچاوی دادنی فڕێدەی لۆسبینە بەکاری ناینەوە لەبەرچی لەبەوەی ڕێژەی توشبوون بە ئیلتیهاب ڕێژەی توشبوون بە حساسیە کەم کاتەوە باشە کاتەر با ئێمە باسێکی چاویلکەش بکەین لە چ کاتێکدا پێویستمان بە چاویلکێ یاخود ئەو نیشانە نەچین بۆ نمونە کەسێک هەست بکات کە پێویستی بەوەی چاویلکە بکارێنێت یان چاوی زایفە ئەمە زۆر گرنگە بزانین گەورەترین نیشانە ئەوێت چاوی باش نبینی یعنی چاویلکە لۆ بەکاردێت لۆی ببینین ئێمە یەکەم نیشانە لە هەمویان مهمتر ئەوێ ئەگەر تو دیتت چاوت یان لە دوور یان لە نزیک یان لە هەروچیان باش نبینی ئەگەر خۆشت نەزای مەسە منداڵەکەت هەیە منداڵەکە گچکەیە نازانین بە توش برێ نیشانەکانی زایفی چاو لە منداڵان چکە گەورە دەزانی خۆی دەزانین کە چاوی باشی نەیدید معنەوە دیارە پێویستی یان چاویلکە هەیە یان پێویستی بە شتێکی دی هەیە دەبی کتۆری پسپۆڕ ڕێ بکە بەڵام لە منداڵان نیشانەکانی چیە یەکەم شت لەوانەیە منداڵەکە دەبینی خۆی لە شتی دەدا دووەم شت چای ئەوها لێ دەکا چای خۆی گچکە دەکاتەوە لەوەی شتەکەی ببینی سێم شت لە شتی دەستە پێش مثلا تەماشای تەلەڤیزیۆن دەکات دەستە بن تەلەڤیزیۆنەکەی یان دەڵێ لە مەکتەب مامۆستایەکە دەڵێ دەبی بێمە پێشەوە دەستە پێشەوە زاشتەکان دەبین ئەوە نیشانەیە ئەو نیشانەکانی گەورەش داوە هەیە لە منداڵانیش ئەف بوو قسەکەشتم بڕی نیشانەی زۆر مهم خێلی چاوە یعنی یەک لە هۆکارەکانی خێلی زایفی چاوە بوو قسەکەی ئەرەمان بوو گەورەش گوتم چاوی زۆر کچکە دەکاتەوە لۆ های لێ دەکات لۆی بتوانین زیاتر ببینی پێ دەڵم پین هۆڵ وەکو کوونە دەرزی لێ دەکات لە کوونەکۆ ئیتر ئەوەکە توانین شتەکان جوانتر ببینی ئەوەش گرنگە دوتۆر بزانین گوتت خێلی پەیوەندی بە زایفی لە منداڵان بەتابەت لە منداڵان ئەمە زۆر نەخۆش زۆر داکوبا مندارەکەی دەینی چاوی خێلە بەحسی لۆ دەکەین دەبینی زایفە لۆیە خێلە یعنی خێلیەکەی چارەسەر دەی بە دانانی چاویلکە ئەین چارەسەر دەبێتن زۆر باشە دکتۆر بابێنە سەر لانێکی تر ئەویش با بڵێن ئاوی ڕەشی چاو یاخود ئاوی سپی ئەمە زۆر بەکاردێت لەناو ئێمە پێم خۆشە هەردوو مستەلەحمان بۆ ڕوونکەیتەوە یەکەمیان ئاوی سپیسیە ئاوی سپی ئەمە لە ناو چاوی هەوی ئینسانەشی عەدەسەک هەیە لە پشت ئەو گلێنەمان لە ژوورێ عەدەسە هەیە و عەدەسە یارمەتیمان دەدات وەلۆ ئێمە بەڕوونی ببینین ئەو ڕووناچیانی کە لە چاومانە و دێتە ژوورێ عەدەسەی چاومان لەگە گلێنەی چاومان دەگەێنیتە سەر تۆڕەی چاو بۆ شێوە ئەمە دەبینین مەفروضە ئەو عەدەسە ڕوونبی وەکو شوشە لەگەر کات لەگەر تەمەن عەدەسەی تەبیعی چای خۆمان ڕوونیەتی خۆی لە دەست دەدا لێڵ دەبی کە لێڵ بوو دەبتە ئاوی سپی هەندێک زار بەهۆی تەمەن هەندێک زار بەهۆی هەندێک نەخۆشی هەندێک زار بەهۆی زەبری دەرەچی هەندێک زار بەهۆی هەندێک دەرمانەوە کە خەڵک بەکاری دەینی ئەوانە هەمووی دەبنە هۆی توشبوون بە ئاوی سپی یعنی ئاوی سپی بریتە لە لێڵبوونی عەدەسەی سروشتی ناو چاومان بەچەند هۆکارە گوا دەکات بینینمان دابەزیتن بەڵێ دکتۆر لە چ کاتێک دەپێویستە بە نەشتەرگەری دەبێت لەو حاڵەتانە نەشتەرگەریکردن لە بۆ ئاوی سپی لە کەسێک لەو کەسێک دەگۆڕێتەوە بە جوێرەی پێویستی ئەو کەسە بۆ بینین کەسێک کە زۆر پێویستی بینینە مەسەن یەکێک لەسەر کۆمپیوتەر ئیش دەکات یەسێک مهندیسە ئیش دەکات خەریتە دروست دەکات دەکات یاخود کەسێک نووسەرە یا کەسێکی شوێ بخوێنێتەوە شتە ئەوانە پێویستیان بە بینین ئەوانە زووتر پێویستە نەشتەرگەریان لۆ بکرێت چکەوە دیتنەکان ئەگەر کەمەکیش لێڵبی ناتوانین ئیش خۆیان بکەن بەڵام ئەگەرێکێک زۆر پێویستی ببینین نەبی دەتوانین نەشتەرگەریەکەی دواخۆ یەکێک ژنەکە یان پیاوەکی پیرە لە ماڵەوە زۆر ئیشینی ئیشەکەی ئەوێت تەنها لە ناو ماڵ هاچووی بخۆی بکە ئەوە دەتوانین نەشتەرگەریەکەی دواخاتن زۆر باشە
کاکتۆر ئێمە هەر پەیوەندی بەو ئاوی ڕەش و ئاویسپەوە زەختی چاویشمانەیە دەستەواژەی زەختی چاوی زۆر بەکاردێ پێم خۆشە بۆمە ڕوونکەیتەوە بۆ تێگەیشتنی ئێمە زەختی چاو چییە؟ نەوعی دوم گوتمان باسی ئایسپیمان کرد ئاوڕەش بە ئام پێی دەگوترێت ئاوڕەش بەس خۆی بریتە لە بەرزبوونەوەی پاڵەپەستۆی ناوچاو کە پاڵەپەستۆی ناوچاو دەرز بەوە دەبێتە هۆی ئەزیەتدانی ئەو دەمارەی کە بەرپرسە لە بینین ئەو دەمارەی کە بینین لە چاوە دەگواستەوە لە بۆ مێشک بەو شێوە بینین دروست دەبێتن بەهۆی بەرزبوونەوەی پاڵەپەستۆی ناوچاومان زەرەری پێدەکەی ئەوە پێی دەگوترێت ئاوی ڕەش ئەوەش لە چی دروست دەبیتن ئاوی ڕەش وە گوتمان لە ناو چاومان چاو وەک تۆپەک وایە هەموو تۆپەک ئەگەر هەوای تێنەکەی فز دەبتەوە لە ناو چاویشمان بە هەمان شێوە ئاو لە ناو چاومان بەردەوام دروست دەبیتن ئەو ئاوا دەکات چاو شکلی خۆی وەرگریتن ئەو ئاوەی کە زیاویش تێ لە ناو چاومان ینی بەردەوام کە دروست دەبی لە ڕێی چەند قەناتێکەوە لە ناو چاومان دەڕواتە دەرێ و تێکەڵ بە خوێن دەبتەوە ئەگەر هاتو ئەو قەناتانەی کە ئەو ئاوەی کە لە ناو چاومان هەیە دەیگواستەوە لە بۆ ڕێکانی خوێن بژیرێت بە هەر هۆکارێک بیت دەبێت هۆی بەرزبوونەوەی پاڵەپەستۆی چاو دەبێت هۆی توشبوون بە ئاوڕەش دکتۆر پەیوەندیان هەیە بێکەوە بۆ نمونە زەختی چاو لەگەڵ ئاوڕەش زەختی چاو یعنی ئەگەر ئەزیەتی دەماری چایدا پێدەگوتێت ئاوڕەش زۆر باش پەیوەندیان زۆر هەیە زەختی چاو بە نەوعی پێدەگوتێت ئاوڕەش چکە زۆر جارەوەمان گوێلەوە دەلێو کەسانێک کە زەختیان بۆ نمونە بەرز دەبێتەوە زەختی چاویان ئەمە دەبێت هۆی دروستبوونی ئاوڕەش هەر خۆی ئاوڕەشە زەختی چاو ئاوڕەشە یان پێک دێت لە شلەیەک کە چاومان و تەشبیهم کرد تۆپەک هەیە دەبی ئەگە تۆپەک هەوای تێنەکەی فز دەبتەوە چاویش شلێک لە ناو چاو بەردەوام دروست دەبی ئەوش لە دەبی ڕێژەیەکی دیاریکرایی هێبی نەکەم بی نە زۆربی لۆی شکلی چاومان وەک خۆی بینێتەوە فز نەبتەوە کە بەردەوام دروست دەبی لە ڕێڕەوە چیش بستە دەرێ تێکەڵ بە خوێن بیتەوە لۆی ئەو تەوازونە دروست بیتن کە ئەو ڕێڕاوانە جیران دەبێتەوە هۆی کەشلەکەش بەردەوام دروست بی پەستانی ناوچاو بەرز دەبتەوە بۆی دەڵێن زەختی چاو یان ئاوڕەش لاما کاتە دکتۆر لە دوای ئەو زۆر جار نەشتەرگەری دەکرێت یان کەسێک کە ئاویس پێیان ڕەشە بێ دەبێت چاویلکە بەکاربێنێ مەبەستمە بزانین ئەو جۆرە چاویلکێ تایبەتە یان دەبێت عادی هەموو جۆرە چاویلکەیەک بەکاربێ بەکارهێنانی چاویلکە لە دوای هەر نەشتەرگەریەکی چاو بەس لە بۆ ئەوەیە پارێزی لە چاو بکات لە دووشت لەبەوەی کە زەبری پێکەوی چکە چاوەکە ناسکەشتە تازانەوە لاتکرا و هەروەها پاراستی چاو لە ڕووناچی زیان بەخش کە لەوانەیە ئەزیێتی چاودا لۆ دەبی ئەو عینەکەی بەکاری بینین یەکەم هەم لە زەبری دەرەچی بیپارێزی بە شێوەی چوابی چاودا پۆشی کە زەبری دەرەچی پێنەکەی و هەم دەبی ڕووناچیش کەم کاتەوە لۆی هەستیاری بە ڕووناچی لە بۆ نەخۆشەکەی کەم کاتەوە بۆ کەسێکی ئاساژ لە ئێستای باڵێن کە گەرمە و ینی پێویستە چاویلکە هەبێت بۆ کەسێکی کە هیچ کێشەیەکی نییە بە تایبەتی لە وەرزی گەرمی چاویلکەی شەمسیە عینەتی شەمسی زۆر زەڕوڕە لە بۆ ئەوی چاومان پارێزین لە زیانەکانی تیشتی خۆر یەک لەو تیشکانێک کە تێیدایە پێی دەوترێت تیشتی سەروی وەنەوشەیی تشتی سەری وەنەوشەیی زۆر زەرەر لەسەر چاو دروستەکە هەر لە پێڵووی چاوە دەست پێ بکەین دەبێت هۆی سووتانی پێڵووی چاو لەبێتە هۆی توشبوونی پێڵووی چاومان بە زۆر نەوەی شێرپەنجە دوای ئەوە لکاوی یاخد ئەو پەردەی کە سپێنی چاومان دروست دەکات ئەزیەتی ویش دەدات دەبێت هۆی توشبوونی گۆشتی زیادە لەسەر لکاو دەبێتە هۆی زەرەر گەیاندن بە گلێنەی چاومان تانە دروستکردن لەسەر گلێنەی چاو دوایوی چ دێتن وتمان عەدەسەی ناو چاو دێت بەرکەوتنی زۆر لەگە تشتی زوور وەنەوشەی دەبێت هۆی توشبوون بە ئاوی سپی لە پشتەوەی چاوی سمان هەیە تۆڕەی چاومان هەیە دیسان توشتی سەری وەنووشەوی دەبێتە هۆی سووتانی تۆڕەی چاو توشبوونی بۆ نەخۆشیەکانی تۆڕەی چاو لۆی خۆمان پارێزین لەو هەموو زیانانەی تشتی جوور وەنەوشەی بە تایبەتی لە وەرزە گەرمەکان دەبی عینەکی تایبەتی عینە شەمسی بەکاربینین دوو مواسەفاتی زۆر گرنگ هەیە لەو عینەکە شەمسی کە دەبی بەکاری بینین لە هەمویان مهمتر دەبی UV بلۆک بی یعنی چی یعنی ئەو عینەکی کە لە ساوی دەکەی تیشتی ژوور وەنەوشەی بگەڕێنەوە ئەگەر ئەوەی تێدا نەبی هیچ بەکەلیک نایەتن زۆر عینەشیش هەیە ڕەنگەکەی ڕەشە ڕەنگەکەی تۆخە بەڵام تیشتی ژوور وەنەوشەی ناژێرتەوە ئەو زەرەری زیاترە لۆیە دەبی عینەکەمان کە کڕیمان لەوانەیە لەسەریشی نووسابی UV بلۆک بەس باشتر وابی بێزەیەک لۆتفە حەسکەن ئەو زیانێک کە عینەک دەفرۆشن زیازی تایبەتیان هەیە لە زیازەکەی دابزانانی ئەو UV بلۆکە ینی تیشتی ژوور وەنەوشەی دەجێرتەوە یان نە دووەمینیش باشتر وایە
پۆلەڕایز ئەویش هەندێک لە تیشەکانی دیش زیان بەخشەکان دەگەڕێنەوە زۆر زەڕورە تیش عینی شەمسی زۆر باشە دکتۆر خەڵکی زۆر گرنگی باس کرد کە هەمومان پێویستمان پێ بە شێوەیەکی گشتی پێشەوەی کە یەکێک بکڕین پێویستە چێکی ئەو بابەتە بکەینەوە زۆر باشە دکتۆر من پێم خۆش ئاخر پرسیار کە زۆر گرنگە دەکرێت بۆ هەموو کەسێک پرسیار بێ کە بۆ منە کەسێک کە چاویلکەی لە چاوە تاوان کەسێک کە چاویلکەی لە چاوە و چاوی بڵێن زایفە دەیەوێ با بڵێن ئەم چاویلکەی بگۆڕێ بە عادەسە یاخود لەیزەک ئەمە دروستە یاخود هیچ جیاوازیەکی نییە لە بینی هەرسێکە دروستە هەمی هەر دروستە بەڵام ئایا کامیان لە کامیان باشترە ئەکید عینەک لە هەمویان سەلامەتترە ئەم دایم بە نەخۆشەکان دەرەوانێت دێنە لام دەرەن دکتۆر لێزەر بکەین دەرم دەتوانین بکەیت وەگەر حەز لێنی و لە عین لە لێزەر بێزار بووی دەتوانین لێزەر بکەی ئەزە پێی دەڵێن لێزیک پێی دەڵێن PRK پێی دەڵێن فیمتۆ لێزیک پێی دەڵێن فیمتۆ سمایل زۆر تەکنۆلۆژیا هەیە لە بۆ لێدانی لێزەر لە چاو بەڵام ئەم لۆی ڕوندەکەمەوە دەرم لە هەمویان سەلامەتتر تەبان عینکەکەیە لەبەر ئەوەی لێی زەر بە هەموو ئاچانەوە لەو گلێنەی چامان دەرێ مهمترین شتیش کە دەیکا لەسەر گلێنی چامان دەیڕنی تەنچی دەکاتەوە لۆی ئەمە پێش لۆی لێزەر بکەین پشکنین تایبەتیان ڕۆ دەکەین لۆ نەخۆشەکان بزانین گلێنی چاویان ئەستوریەکی باشی هەیە یان نا ئەگەر تەنێک بێ هەر نابی ئەگەر تەنچیش نەبی تەنێک دەفتەوە و لەوانەیە لە مستەقبل کاریگەری باشی نەبی دووەم باسی بەکارهێنانی عادەسەشمان کرد پێشتر لە پرسیارش پێشتر جوابی زیانەکانی عادەسە و چۆن دەبی بایەخ بدەین بە عادەسە و چۆن ئاگامان لێبی پێشتر باسمان کرۆ بزانم لۆی دووبارەی نەکەینەوە درێژی نەکەینەوە لۆی عینێک لەو ما سەلامەتترە ئەمە بەسمان زیاتر ئەوە بوو کە کەسێک بێوێ بگۆڕێت بە لەیزەر بەڵام شێوەی گشتی ئەوەی کە باست کرد پێویستە دەتوانین بکرێ و دەتوانێتن و زیانیشی نییە دەشتوانی بەڵام چەند شتێک هەیە پێشکردنی لێزە یەکەم شت دەبی لە دوای تەمەنی 18 ساڵی بی باشتریش لە دوای 20 ساڵی بی چکە لە دوای ئەو دوو تەمەنەی لەوانەیە چاو کەمتر گۆڕانکاری بەسەردا بێ لە دوای ئەو تەمانانەش ئەمە هەر دەبی تاکیدکەینەوە دەبی چەند جارێک چای نەخۆشەکەمان فاسکی بیتەوە بە تایبەتی پێشەوەی لێزەرەکە لێدەین لە دوای تەمەنی 18 یان 20 ساڵی دەبی 2000 فەحسمان کردبی بینیان هەر زارەی 6 مانگبی لۆ تاکید ببووین کە چاوی نەخۆشەکە زعیفەکەی گۆڕانکاری بەسەر نهاتیە چکە گۆڕانکاری بەسەر بێتن معنەوە ئەماگە سا لێزەر لێدەین پاشپەترش دیلەوان هێشتا زعیف بیتەوە هێشتا زۆر ئیسفادە لێزەرەکە نەکات لۆیە زۆر مهمە پێش لێدانی بەکارهێنانی چارەسەری لێزەر لێزیک PRK فیمتۆ لێزیک هەر کامەچیان دڵنیا ببینەوە لەوەی کە چای نەخۆشەکە زعیفەکەی سابت بۆ گۆڕانکاری بەسەر نایە زۆر باشەکە دکتۆر پێم خۆشە ئاخیر شتکەما بێتمان کورتە ئامۆژگارێکمان بدەی و کۆتایی بە پۆدکاستەکەمان بین زۆر سپاس بۆ ماوەداریکردنتان بەڕاستی چاو ئەندامێکی زۆر خۆشەویستە و زۆر میمە سوکە چاو نەبی لەوانەیە تو نەتوانانی ئیشی خۆت بکەی نەتوانی ژیانت بە تەبیعی بژی لەوانەیە زۆر شتیدی هەندێک ئەندامی تر بتوانی بەڵام بەبێ چاو هیچ شتێک ناکرێتن لێ دەبی ئاگامان لێبی بە تایبەتی ئەوانەی کە منداڵیان هەیە منداڵەکانیان مەفروزە پێش لە تەمەنی 3 بۆ 4 ساڵی جارێک پشکنین چاویان لۆ بکەن سوکە زۆر زاردی دیتمان لەبەر ئەوەی کە ئیهمالی کرایە منداڵەکان تووشی تەمبەڵی چاو دەبن سوکە چاویان زایفە داک و بابەکانیان نایزانیە ئەوە بەنسبەت منداڵ بەنسبەت گەورەش ئەوانەی کە تەمەنیان لە سەر و 40 ساڵیە ئەوانیش پێویستە بەلای کەم ساڵی زارێک پشکنین چاویان لۆ بکەن لەبۆی هەر نەخۆشێک بە تایبەتی نەخۆشی ئاویڕەش یاخود زەختی چاو لۆش پێگولوە پێگوترای ئاویڕەش کە زۆربەی زار نەخۆشەک هەستی نەکردێت تا ئاوڕەشەکە زۆر ئەزیەتی چایدایە گەیشتە مەرحەلەک ڕۆژانە نەخۆشی وا دەبین ئاوڕەش هەندە ئەزیەتی دایە گەیشتە مەرحەلەک چای لەدەستدایە کە دێتە لای مەش لە دکتۆرە چاوم نابینی کە تەمەشا دەکەین زۆر تاخیر هاتیە لەبەرچی لەبەرەوەی پشکنینی ڕۆتری نەکردە لێ ئەوانەی کە تەمەیان لە 40 ساڵ بەرەو سەرە مەفروزە ساڵی زارێک پشکنی چاویان بکەن هەروەندە زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بووی مادەنە زۆر سپاس بینەرهاتینە کۆتایی پۆدکاستەکەمە تاڵقەیەکی تر و بابەتێکی تر لە ساون